بەڵێ دەچینە شاری سلێمانی لە باشووری کوردستانەوە ئێستا بەڕێگەی ڕەنگ و دەنگەوە کاروان یاسین بەرپرسی ڕێکخراوەی سروشتی کوردستان لە شاری سلێمانیمان لەگەڵدایە. کاک یاسین لە قامشلەوە بۆ سلێمانی جوانترین سڵاوتان لێبێت. بەلەوە بچینێت سەر تەوەرەی تایبەت ڕەوشی ژینگە لە باشووری کوردستاندا. پێمان خۆشە سەرەتا ڕوونکردنەوەمان بدەنێ سەبارەت بە دەستوەسەرکردنی هاوسەرۆکی ڕێکخراوەکەتان کە گوایە بەهۆی بڵاوکردنەوەی پۆستێک لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لەلایەن دادوەری چەمچەماڵەوە دەستوەسەر کراوە. هەندێک زانیاری ورترمان بدەنێ کە هۆکاری دەستوەسەرکردنی هاوسەرۆکی ڕێکخراوەکەتان چی بووە تاکویستە؟ سلااو لە ئێوەش، سلااو لە بینەرانی تەلەڤیزۆنی ڕووناهیش. دیارە لە ڕووداوێکی نەخوازراوی دژ بە سروشتی کوردستاندا ئەفسەرێکی کوردستان هەستا بە ڕاوکردنی ئاسکێک و بە ئاشکرا وێنەکانی بڵاو بۆەوە و توانرا ئەو ئەفسەرە دەستگیر بکرێ، بەڵام دەسەڵاتی دادوەری نەیتوانی وەک پێویست وەک ئەوەی هەیە کە بەرگری لە سروشتی کوردستان بکە ئەم کەیسە بەڕێوە بەرێ. لە ئەنجامی ئەمەدا ڕێکخراوە ژینگەیەکان کەوتنە ڕەخنەگرتن لە دەسەڵاتی دادوەری و هاوسەرۆکی ڕێکخراوەکەمان کاک سەروەر قەرەداخی لە پۆستێکیدا لە ئەکاونتی تایبەتی خۆی داوای کردبوو کە دادپەروەری بۆ سروشت بێتە دی، بەڵام بەرامبەر بەوە داواکاری گشتی لە دەربەنی خان هەستا بە بەرزکردنەوە و جوڵاندنی داوایەک لە دژی هاوسەرۆکی ڕێکخراوەکەمان، ئەویش بە بیانووی ئەوەی کە گوایە کاک سەروەر قەرەداخی خراپ سۆشیال میدیای بەکارهێناوە و دەسەڵاتی دادوەری ناشرین کردووە لە ناوچەکەدا و هاوسەرۆکەکەی ئێمە لە چوارەم ڕۆژی جەشنی قوربانەوە واتە لە 3 و 4 مانگەوە لەسەر داوای دادوەری کەیسی ڕاوچیە تاوانبارەکە دەستگیر کرا و برایە دادگای گەرمیان، پاشان گوازراوەتەوە بۆ بنکەی گرتن و گواستنەوە لە فەرماندەیی گشتی کە سەر بە وەزارەتی ناوخۆیە بۆ ڕاگیراوانی دۆسیەکانی دادگا و تاکو ئێستا دەست بەسەرە. لەلایەن کاروان لێرەدا پرسێکتان ئاراستەکەم، ئێوە بۆ خۆتان پێتان وایە وەکو بەرپرسی ڕێخستنی سروشتی کوردستان لە شاری سلێمانی، ئێوە پێتان وایە هەیە بەڕاستی ئەو پۆستەی یاکاتی ئەو ڕەخنەیەی کە بەڕێز سەروەر قەرەداغی گردوویەتی لە بنپێکردنی ژینگە و هەروەها دژایەتیکردنی ژینگە، ئایا بەڕاستی ڕەخنەیەکی وەها تێکدەر بووە بۆ سیستمی دادوەری لە باشووری کوردستانە، یاکاتی ئەمە هۆکارێکی دیکەی هەیە کە ئەوەها هاوسەرۆکی ڕێکخراوەیەکی ژینگە پارێز دەخرێتە زینداوە تەنها لەبەر دەنگ بڕینیا پشتیوانیکردن لە مافی ئاژەڵان و ژینگە لە باشووری کوردستاندا؟ نەخێر، ئەو پۆستەی کاک سەروەر پۆستێکی زۆر ئاسایی بووە و ڕۆژانە لەم پۆستانە، لەم جۆرە پۆستانە و لەم جۆرە قسانە ڕۆژانە تەنانەت جاری وا هەیە لەلایەن دەسەڵات خۆشیەوە ئەکرێ، بەڵام لێرەدا ئەمە کارێکی تری لە پشتە و ئێمە پێمان وایە لەبەر ئەوەی لە ناوچەی گەرمیانە کۆمەڵێک دەسەڵاتداری حیزبی هەن کەوا بەتایبەتی لە هێزەکانی ناوخۆ و با بڵێ لە هێزە چەکدارەکان کە هەندێکیان سەرپێچی یاسا دەکەن و دەستدرێژی ناشرین دەکەنە سەر بڵێن سروشت و ئەمە وەکو بیانوویەکە بۆ ئەوەی کەوا کاک سەروەر و یاخود با بڵێن هەموو ژینگە پارێزانی کوردستانی لە ڕێوە تەمبێ بکەن بۆ ئەوەی کە ئێمە نەتوانین بەرامبەر بە هەموو دەستدرێژکارانی سروشت کار بکەین و پێم وابێ ئەمە دوای ئەوە دێ کەوا ڕێکخراوە ژینگەیەکان باسییان لە هاتوچۆی تەنکەرەکانی نەوت و هەروەها کۆمەڵێک پاڵێوگەی نایاسایی نەوت و کاتێک کە ڕێکخراوە ژینگەیەکان توانیان و گوێرانە دەست بۆ ئەم کەیسە بەرن، ئیتر ئەمان کەوتونەتە ئەوەی کەوا تاک بە تاکی ژینگە دۆستان هەر جارە و بە بیانوێک با بڵێن بانگ بکرێن و سزا بدرێن یاخود با بڵێن بە شێوازێک لە شێوازەکان بێدەنگ بکرێن بۆ ئەوەی لە دۆخێکی وەهاداکە و خۆتان ئاماژەی پێ دەکەن لە باشووری کوردستاندا وەها لەلایەن دەسەڵاتدارانەوە
کۆس بنرێتەوە لە هەمبەر خەبات و چالاکی ژینگە پارێزاندا و وەکو ئاماژیشتان پێکرد دادگاکان کەوتۆتە خزمەتی حیزبانی دەسەڵاتدارە لە باشووری کوردستان. ئایا لە دۆخێکی وەهادا باشووری کوردستان ژینگەی باشووری کوردستان و سروشتی باشووری کوردستان ڕوبەڕووی چەند مەترسی و هەڕەشەگەلێک دەبنەوە؟ لە ڕاستیدا ئێمە لە ڕۆژی ژینگەی باشووری کوردستان کە دەکاتە ساڵیادی تیمابارانی باریسان و ئەوانە لە بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستانی سلێمانی و ڕێکخراوەکەی ئێمە لە بەردەم نووسینگەی پەرلەمانی سلێمانی تقریبا 30 ڕێکخراو لەسەر جەم شارەکانی باشووری کوردستان کە لە زاخۆوە تاکو و خانەقین بەشدار بوون و بە ئاڕای جیاواز بە بۆچوونی جیاواز تەنانەت ڕێکخراوە ژینگەیەکانی سەر بە حیزبەکانی دەسەڵاتیشمان لەگەڵدا بوو. ئێمە ئەوەمان ئاشکرا کرد و ڕوونمان کردەوە کەوا باشووری کوردستان ژینگە و سروشتی باشووری کوردستان لە خەتەرێکی زۆر گەورەدایە و هەڕەشەی لە ناوچوونی یاخود کارەکانی لە ناوچوونی ژینگە زۆر خێراتر و گەورەتر و بەپەلەتر ڕوو دەدەن وەک لەوەی کەوا ژینگە بپارێزرێ یاخود بتوانرێ بە سەلامەتی بهێڵرێتەوە و ئەمە کارێکە تەنانەت فەرمانگەکانی ژینگەش کە سەر بە دەسەڵاتن ئەم کارە ئەم مەترسیانە دەزانن، بەڵام هەرێمی کوردستان لەلایەن دەسەڵاتێکەوە بەڕێوە دەبرێ کە لە ڕاستیدا هیچ تەنانەت سادەترین بیرۆکەی واتە کەسانی ناو دەسەڵات و ئەو عەقڵیەتەی کە لە باشووری کوردستان دەسەڵات بەڕێوە دەبا سادەترین یاخود ئەلفوبێی ژینگەیی نازانن و تەنانەت دەسەڵاتداریان هەیە ڕێکخراوی ژینگەیی دروست کردووە تەنها لە پێناوی ئەوەی ڕێکخراوە ژینگە سەربەخۆکان پرۆژە وەرنەگرن یاخود وەکو چۆنەڵێی لە دژی ئەوان بەکاریان بێنێتەوە یاخود زۆر جار بۆ هەندێک مەبەست لە دژی یەکتر بەکاریان بێنێتەوە کە لێ پرسی ژینگە چییە وا دەزانێ ئەم دەسەڵاتداران لە دوکەی دەسەڵاتیشان وا دەزانێت تەنها ئەوەیە کلێنسێک بکەیتە تەنەکەیەکی خۆڵەوە کە ئەمە ئەلفوبێ و سەرەتای ژینگە پارێزیە بەڵێ بەداخەوە ڕەوشی سروشت و ژینگەی کوردستان وەکو هەموو کایەکانی تر لەم هەرێمەدا لە شێر هەڕەشەیەکی جدیدایە. کاروان کوردەکە بتوان وەڵامان بدەنەوە بەداخەوە کاتمان زۆر تەنگە لە کەمتر لە یەک خۆلەکدا ئێوە وەکو ڕێکخراوەی سروشتی کوردستان چه هەڵوێستێکتان دەبێت لە پێشە ڕۆژدا و ئیستاکەش بۆ ئازادکردنی بەڕێز سەروەر قەرداغی وەکو هاوسەرۆکی ڕێکخراوەکەتان کە دەسۆسە کراوە ئێوە هەڵوێستان و کار و خەباتان لە پێشە ڕۆژدا چۆن بەردەوام دەکەن؟ لە ڕاستیدا ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا تەمان ڕێکخراوە ئێمە ڕێکخراوێکی ژینگەیی لۆکاڵین تەنها دەتوانین فشار بکەین و بە ڕێکارە یاساییەکانی خۆمان داوای ئازادکردنمان کردووە، پارێزەری تایبەت بە کاک سەروەرمان گرتووە و ڕێکخراوە ژینگەیەکانی تریش پارێزەری خۆبەخشان بۆ دابین کردوین و ئێمە لە ڕێگەی خۆپیشاندان و بڵێ ناڕزایەتی دەربڕین و بە هاوکاری ڕێکخراوە ژینگەیەکانی کوردستان خۆشبەختانە توانیمانە لە شار و شارۆچکەکان و لە بەردەم دەسەڵاتی دادوەریدا ناڕزایی خۆمان بگەێنین و لە ڕێکارە یاساییەکانەوە هەوڵ دەدەین کاک سەروەر بە سەلامەتی لەم کەیسە دەرچێ و ئازاد کرێت. بەڕێز کاروان یاسین بەرپرسی ڕێکخراوەی سروشتی کوردستان لە سلێمانی زۆر سپاس بۆ بەشداربوونتان. سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ بینەرانش.